نوێنەری بەشێک لە جوتیارانی نەتەوەی کورد و تورکمانی شاری کەرکووکن هاتوونەتە دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارە هەرێم بۆ دۆزینەوەی چارەسەرێکی گونجاو بۆ زەویە داگیرکراوەکانیان. جوتیارانی ئەو ناوچانە ئاماژە بەوە دەکەن عەرەبی هاوردە بەهۆی پاڵپشتیکردنیانەوە لەلایەن دەستگا ئیداری و سەربازیەکانی ناوچەکەوە ڕێگرن لە کارکردن لە سەرزەویەکانمان. داواش لە هەردوو حکوومەتی هەرێم و ناوەندەکەن کار بۆ جێبەجێکردنی مادەی 140 بکەن. ئەو عەرەبە هاوردانەش پاڵپشتی دەکرێن لەلایەن هێزە سەربازیەکان و دەستگاکانی ئیداری لە پارێزگای کەرکووک بۆیە ئەوانە ڕۆژانە هەڵدەکوتنە سەر ئەو زەویانە و دەیانەوێت دووبارە تعریبمان بکەنەوە دووبارە لە بەردەستی ئێمەی دەربێننەوە و لەو شوێنانەی کە دەستیان دەڕوا دەیانەوێت مەسەن لە تۆپزاوە دەیانەوێت معسکەری تێدا دروست بکەنەوە کە بەڕاستی ئەوە شتێکی زۆر مەترسیدارە. مشکلامز یەر مشکلاسدە ئاراضی مشکلاسدە. کێشەکانمان کێشەی زەوی و زارە داوا لە حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم دەکەین هاوکارمان بن بۆ جێبەجێکردنی مادەی 140. سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارە هەرێم دەڵێت حکوومەتی عێراق بەڵێنەکانی خۆی نەبردوتە سەر بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆیە بڕیاران داوە یادەشتێک لەو بارەیەوە ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بکەن بۆ دۆزینەوەی چارەسەرێکی گونجاو بۆ کێشەی جوتیارانی ئەو ناوچانە. تاکو ئێستاکە نەتواندراوە ئامانج بهێنرێتە دی و ئەوەی کە ئەوترێت لە بەغدا ئەوە نییە کە جێبەجێ ئەکرێت. ئەمە خاڵێکی دووەم یاداشتێکیاندای ئێمە لە یاداشتەکە داوایان لێ کردوین کە کۆبوونەوەیان بۆ ڕێخین نوێنەرانی کورد بەشداری تیا بکات و گلەی و ڕخنیان زۆر بوو لە نوێنەرانی کرد و من بەڵێنمدا کە یاداشنامەکەیان بنێرم بۆ سەرکاتی ئەنجومەنی وەزیران و ئەوان چاودێری کۆبوونەوەکەی ئێمە بکەن وەکو دەستە لەگەڵ نوێنەرانی کوردە و بەڵێنماندا لە داهاتوێکی نزیکە ئەم کۆبوونەوەیان بۆ ڕێکخین بۆ جوودەکان یەک بخەین بە ئاراستی چارەسەرکردنی گرفتەکان. زیاتر لە 320,000 دۆن زەوی جوتیارانی کورد و تورکمان لەلایەن جوتیارانی عەرەبی هاوردەوە داگیر کراوە و نەهێڵنکاری کوشت و کاڵی تێدا بکەن کە ئەو کات ڕژێمی ڕووخاوی بەعەس بە مەبەستی گۆڕینی دیموگرافەی ناوچەکانی کەرکووک و دەوروبەری زەوی جوتیارانی کورد و تورکمانی لەسەر عەرەبی هاوردە تۆمار کردووە. گەیلان سابیر، کورسات نیوز، هەولێر.